نووسنگەی هەولێری دەستگای خێرخوازی بەخشین لە درێژەی چاڵەشەکانیدا لە مانگی پیرۆزی ڕەمەزان بەردەوامە لە هاوکاری بێباوکان و نەخۆشانی درێژخایەن و نەخۆشی شێرپەنجە. لە هەنگاوی ئەم جارەشدا دەستگای خێرخوازی بەخشین بڕی 75 میلیۆن دیناری بەسەر 300 لە هەژاراندا دابەش کرد. دیارە ئەمڕۆکە ئێمەکە لە 28مین ڕۆژی ڕەمەزان داین. سوپاسی خۆی پەروەردگار دەکەن کە خێرخوازان ئەو پرۆژانەی دەستگای خێرخوازی بەخشین ڕایگەیان بوو زۆر زیاتر هاوکارمان بوون بۆ بتوانین ئەم پرۆژانە زیاتر جێبەجێ بکەین. بۆیە ئەمڕۆکە ئێمە وەکو نووسنگەی هەولێر هەڵساین بە هاوکاریکردنی 300 لە نەخۆشانی غەسلی گورچی لە هەروە شێرپەنجە و هەروە کەماندامان و کۆمەڵێک لە خەڵکی هەژار و نەدار و ئەوانەمان کە هاوکاری کرد کە بۆ هەر کەسێک لەوانە ئێمە بڕی 250,000 دینارمان پێدان کە ئەمڕۆکە ئێمە 75 میلیۆن دینارمان ئامادە کرد لەلایەن خێرخوازانەوە و ئەمڕۆ بەسەر 300 کەسدا دابەشمان کرد. سودمەندبوانی پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین دەڵێن ئەو بڕە هاوکاریەی دەستگا کە پێشکەشمانی دەکات ئەرکی سەرشانمانی بە شێوەیەکی باش سوک کردووە. داواکاریشن خێرخوازان زیاتر هاوکاری دەستگای خێرخوازی بەخشین بکەن. بەرنامەکان بەخشینمان بینیوە تەئسیری هەیە زۆرە ئەو جارە ئێستا ئەمە بانکراینەوە بەرنامە بەخشین و هیوادارین ینی زیاتر بکەن بەردەوام بین خاستن مەسەفانانەکەری وەساکەنەوە زۆر میمەوێن دەرێ خەڵکەکی زۆر بێدەرامەت هەیە کە تێکاکە بەس وەرە ئەوان دیکەن بەڕاستی ئەوەی لە قۆتی وان هەبی دەیهینن بەس بەش ناکە خەڵکە زۆرە خێرەی زۆر گەورەی کردەوە کەماندامانیش بڕی نەک 250,000 وەکو دووبارە دەڵێمە کەماندامان بە 50,000 بە 20,000 دڵخۆش دەبن چکە لێرە کەماندام ناتوانانی کەسابەت بکەن ناتوانانی ئیشێک بکات کەماندامان هەیە لەسەر عەرەبانەیە پێویستی بە دایبیە پێویستی بە سۆندەیە پێویستی بە زۆر شتا ئەو 250,000 هیچ نەبی دەتوانی کەماندام دەتوانی لەو مانگە پیرۆزەی بۆ ڕۆژی جەژن دەتوانی سفرەکەی ڕازاوە بێت. ئێمە زۆر سوپاسان دەکەین دەستخۆشتانی دەکەین خوای گەورە نمونەتان زۆر یاکاتن و پاداشتی بەخێرتان داتەوە. هیوادارم لێرەوە حکوومەتی هەرێمیش چاوەک بە ژیانی کەمانداماندا بخشێنێتەوە چکە کەماندامان لە ئەو پەڕی ژیانێکی ناخۆشدا دەژین. زۆرم لێ دیتینە کار و چالاکییان هەبوو لە بۆ فەقیر و هەژار و نەخۆش و دەستخۆشیان لێ دەکەم هیوادارم بەردەوام بن کاری جوانتر بکەن ئینشاءڵڵا خوای گەورە یارمەتیان لە پشتپەنایان دەبی باخێری خێرخوازانیش بنووس. زۆر ئاسان کردێ دەستخۆشتان لەکەم وەک خود دازانن کە حالی ئێستای کوردستان چوونە قەیرانە و ئیشی نییە و دەستخۆشیتان لەکەم دەستخۆشی لەو کەسانەکان کە ئەو بڕە پۆرەیە دۆبین کرد یا خوب بە 5,000 بێت 10,000 بێت پۆرەکێ بوو فەقیر زۆرە. تەنها لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا لقی هەولێری دەستگای خێرخوازی بەخشین جلوبەرجی بەسەر 1200 لە منداڵی بێباوکدا دابەش کردووە و یارمەتی بەسەر 500 نەخۆشی درێژخایەندا دابەش کردووە و یارمەتی مانگانەی 350 منداڵی بێباوکی کردووە و بڕی 1500 سەبەتە خۆراکی بەسەر هەژاران دابەش کردووە و نزیکەی 10 کورسی شەحنیش بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت دابین کردووە. لە ئێستاشدا سەرقاڵی دروستکردنی 4 خانوون بۆ 4 منداڵی بێباوک بە هاوکاری خێرخوازان. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.